بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای زیاتر لە 5 ساڵ لە مانەوەیان هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان دەستیان بە کشانەوە کرد و گەشتنە هەرێمی کوردستان لە چەند ناوچێکی ڕۆژاوی کوردستان و لە هەرێمی کوردستانیش هێزەکانی ئەمریکا لەلایەن هاوڵاتیانەوە بەرد باران کران. بە میواندارێک لە بەڕێزان حاجی عفرینی شارەزار لە کاروباری سووریا لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێر دکتۆر بەیات عەلی شارەزای کاروباری ئەمریکا و مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. باش 5 ساڵ لەمانەوەیان هێزەکانی ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان دەستیان بە کشانەوە کردو لە ڕێگەی دەواازەی سمێلکاوە گەشتنە هەرێمی کوردستان. مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کشانەوەی 1000 سەربازی ئەمریکی لە سووریا پێویستی بە چەند هەفتەیەک دەبێت. هەندێک سەربازیش بۆ پاراستنی ناوچە نەوتەکان دەمێننەوە. لێدوانی وەزیری بەرگری ئەمریکا بۆ هێشتنەوەی ژمارەیەک سەربازی ئەمریکی بۆ پاراستنی کێڵگەنەوتەکان لە کاتێکدایە زیاتر لە 170 نەوت و غازی سووریا لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستانە. هاوکات سەرچاوێکی باڵای سوپای عێراق بە ئاژانسی نادۆڵی ڕاگەیاندووە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و بۆ عێراق بە ئاگاداری و هەماهەنگی ئەو وڵاتە بووە و لە هەمان کاتیشدا جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێم دەڵێت کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕێگەی دەواازەی سمێلکاوە بە هەماهەنگی نێوان هەولێر و بەغدا و ئاگاداری حکوومەتی هەرێم بووە. جەباریاوەر وتیشی جێگیرکردنی و هێزی ئەمریکا لە هەرێمی کوردستان یان لە ڕۆژئاوای عێراق دەکەوێتە سەر بڕیاری ئەمریکا بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵی. لای خۆشەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێت نایانەوێت هێزەکانیان لە سووریا بمێننەوە و بەڵێ نیشان بە کوردەکان نەداوە بۆ ماوەی 400 ساڵ بیان پارێزن. ترامپ وتیشی ئاگربەستی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات بەباشی بەڕێوە دەچێت هەرچەندە هەندێک پێشێلکاری کەم هەبووە کوردەکانی ژیرانە لە چەند ناوچەیە کشانەوە. با پێچەوانی لێدوانەکانی سەرۆکی ئەمریکاش بەرپرسانی هێزەکانی سووریای دیموکرات دەڵێن ئاگربەست شکاوە و تورکیا لە هێرشکردن بەردەوامە. ڕێدوور خەلیل بەرپرسی پەیوەندیەکانی هێزەکانی سووریای دیموکرات بە ئاژانسی هاوار نیوزی ڕاگەیاندووە لە ڕۆژی 18 مانگەوە تورکیا 37 جار ئاگربەستی پێشێل کردووە و 10 بۆردومانی ئاسمانی و 27 هێرشی زەمینی ئەنجام داوە. هەروەها خولوسیاکار وەزیری بەرگری تورکیا شاماژەبەوە دەکات لە پاش ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا هێزەکانیان 40 هێرشیان لە دشت کراوە و سەربازێکیشان کوژراوە. خولوسیاکار سەبارەت بە ناوچەی ئارام وتی ناوچەی ئارام وەک سەرۆکۆمار باسی کردووە بە قوڵای 32 کیلۆمەتر و پانی 444 کیلۆمەتر دەبێت لە خۆرهەڵاتی فوراتەوە تا سنووری عێراق. کشانەوەی هێزەکانی ئەمریکا کاردانەوەی بەدوای خۆی داهێنا و لە چەند ناوچەیەکیش بەردباران کران. دوای کشانەوەیان کوردانی قامیشلەوەک ناڕزایەتیەک کاروانێکی هێزەکانی ئەمریکایان بەردباران کرد لە هەرێمی کوردستانیش و لە قەزای خەبات چەند گەنجێک هێزەکانی ئەمریکایان بەردباران کرد. بە پێی زانیارەکانیش ئەو گەنجانی لە قەزای خەبات بەردبارانی هێزەکانی ئەمریکایان کرد لە سنووری هەولێر دەستگیر کراون. لە پێی ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تورکیا شەوی سێشەمە کاتژمێر 10 شەو ئاگربەستی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات کۆتایی پێدێت تاوەکو ئێستاش کورد لە سەرەکانی و گرێسپی کشاونەتەوە. بە پێی ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا دەبێت هێزەکانی سووریای دیموکرات لە ماوەی 5 ڕۆژدا بە قوڵای 32 کیلۆمەتر لە خاکی ڕۆژاوای کوردستان بکشێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک حاجی بەخێر بێت دەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا دوای زیاتر لە 5 ساڵ بۆچی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان کشانەوە دەستبەرداری هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان.
يعني ام وەکو ڕێدارن ئەمریکا دانیشاندان گو ئەوان ئەم شەریوان نییە ینی دژێتیە کورد و تورکیادا ئەو شەرید نابەری کورد و تورکا شەری ئەمریکانیە ئەمریکا ئەلێ مە 1000 کیلومتر دووری ئەو ناوچانە بۆ وێژی ئەبێ یەک ئالی بکەیت ئەو ناوچەی گوشەر هەیە دوورکەوێ هێزن لۆکال هێزن هەرێمی وڵاتن هەرێمی ئەوەنا ئەو کێشە چارەسەر بکەن ئەمە لێدوانی ترامپ بوو لێدوانی ڕێدارن ئەمریکی بوون بیگومان ئەم کشەنەوەی هێزی ئەمریکا تعبیرە یادا ئەم توانن بڵێن ئەمە ڕێی هەموو بەرپرسن ئەمریکی تەمسیل ناکی وەکو ئەمزانن کۆنگرس لە دژی ئەم بریارایە مەجلیسی نەوابی ئەمریکی لە دژی ئەم بریارایە هەروە گەلێک سیناتۆرن ئەمریکی جمهوری دەبن یا دیموکراتی دەبن لە دژی ئەم بریارایە بەڵام وەکو تێ دیارکردن بریارێکی بە سەرۆکی ئەمریکا ترامپ ئەو تەلەفۆناگو پێش چەند ڕۆژ پەیوەندێک لە ئەردوغان کرد دوای بریاری کشاندنەوەی هێز لە ڕۆژی ئاوای کوردستان دا طبعا ئەمریکا وا ئەڵێ شەڕی تەرۆر تەواو بوو داعش وەکو ڕێخستنێکی تەرۆریست لە بن چووی تەبای هەلوەشیە بۆ وێژی مەنەوەی هێز لە ڕۆژاوای کوردستان مانە نەما یعنی ئەبێ چۆل بکێ ئێستا وا بریار بوو ئەو هێزی ئەمریکا ئیگو لە ڕۆژاوای کوردستان بکشێەوە بەروە ئەمریکا بڕوو یعنی ئەمریکا و بتایبەتی ترامپ لێدوانیوی ئەوە بوو یادا ڕێوی ئەوە بوو نابێ عسکەری ئەمریکا لە ڕۆژهڵاتە ناوین بکوژی نابێت لە سووریا بکوژی یا لە عێراق بۆ وێژی ئەبێ بەرەوە ئەمریکا بەڵام بخابن لە عێراق و لە هەرێمی کوردستان بجی بوو ئێستا ئەمە بوو مەوزوعێکی جیاواز شاریعی گشتی ئەمریکا ڕایە گشتی ئەمریکا ئێستا لەگەل مانەوەی هێزی ئەمریکی لە ڕۆژهڵاتە ناوین یادا مەسەرەن لە هەرێمە کوردستان پشتی کشنەوەی وان لە ڕۆژاوای کوردستان بوو چی لەورێ بجی بوو بوو چی بەروە ئەمریکا نەڕۆشت ئەمە بۆ مەوزوعێکی دیکە لە ناوڕایە گشتی ئەمریکا ئەم نێقاشە ئەم گفتوگۆ تێکردن باش بەزەوەی کە بەرە زووت مەسەلە بەرپرسانی ئەمریکا دەڵێن بۆی ئەوەی کە شەڕی داعش تەواو بووە دەکشێنەوە بەڵام لە پشت پەردە چی هەیە دەربارەی ئەوەی کە بە دیاریکراوی ڕازیبوونی ترامپ بۆ بڕیاری کشانەوەی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان یعنی دیارە سەفقایەکی ناوبەری تورکیا و ئەمریکادای بتایبەتی ناوبەری ئەردوغان و ترامپ سەفقایەکی تیجاریە بەرجەوەندی هەردوو وڵات گشتی کیژان ئاستی بۆ ئەمریکا بریارێکی وها بدێ چیە دیارە لامانە هەمە زیاتر ئێمە زانن پرۆژەی ڕۆژهڵاتە ناوین یا مەزن زوودا تێنی قاشکردن و ئەردوغان گەلێک جار لێدواندایی گو ئێمە وەکو تورکیا ینی ئەردوغان وەکو تورکیا گو ڕۆلێکی وان گرنگ هەیە لە پرۆژەی ڕۆژهڵاتە ناوینی مەزن یعنی ئەم لێدوانە چەند جاردایی بۆ وێژی دیارە ئەمریکا ئەو وەزیفەی گوسپارتی بە تورکیا ئێستا دەست پێ دکەی و تورکیا ڕوولە خوا دەهندری منطقی ڕۆژهڵاتە ناوین پێک بینی وەکو سەرپەرشتیاری پرۆژەی ڕۆژهڵاتە ناوینی مەزن ئەمریکا دەبێ دەمێدا ئەبە چۆن ئەمبین پشتی و ئەو پرۆژە هات دامەزراندن ئەمریکا ئەم ڕۆڵدا تورکیا بڕاستی سپاس دەکەم دەتەگرێمەوە لای بەرز دکتۆر بەیاد جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەم کاتە لە ڕۆژاوای کوردستان و لێدوانی بەرپرسانی ئەمریکا و ترامپ و وەزیری بەرگری ئەمریکاش کە دەڵێن هەندێک سەربازیان لە بۆ پاراستنی کێڵگەنەوتیەکان لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان دەبێنێتەوە. زۆر سپاس کاک حەچیم سپاس بۆ بینەرانی کەناڵی پەیام هەروە سپاس بۆ ئەوانەی کە ئەمڕۆ بەڕاستی متەئەسیرن بەو بار و دۆخی کە ئێستا لە ڕۆژ ئاوا ڕوو دەداتن بەلەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە
خۆت باش زانی ئێمڕۆ جیهانی سێم جیهانی نوێ یاخود با بڵێن سەدەی 21ەم جیاوازەکی زۆری هەیە لەگەڵ سەدەی 20ەم پێشان دوو زەمسەری هەبوو بەڵام ئێستا تاک زەمسەریە ئەمریکا بە ئاسانی نایەوێتن دەستبەرداری ئەو ناوچەیە بێت و ئەمە شتێکی بەڕێی شخصی خۆم زۆر تەکتیکیە کارێکە ئەوەی کە ئەمریکا دێکا هەرچەندە کشانەوەکە لە دەوروبەری ئێرێ بەرەو هەولێر و یاخود بەرەو هەندێک منتیقەی دەوروبەری با بڵێن ڕۆژ ئاوایە ئەو جێشە زۆر بە ئاسایی چەند سعاتێک دەتوانێت بگەڕێتەوە بەڵام ئەوەی ئەمڕۆ کە ترامپ ئەو قرارەی دەرکردە بۆ ئەوەی کە مەسەلەن بڕێ ئەمن جێشەکەم لە ڕۆژ ئاودەشێنەوە دوو هۆکاری زۆر سەرچیە یەکیان مەسەلەی انتخاباتەکەی خۆیتی لە ئێستاەوەی داعای انتخابەکە دەکرێتن کە ئایا لە داهاتۆ سەردەکریاننا هەر ئیمڕۆ فۆکس نیوز هەر ئیمڕۆ لینزی گراهام تقریبا بەو بەیانیە دەکات شەوە لای ئێمە ئێستا قسەی لەگە ترامپ کردێت دووبارە ترامپ پەشیمانەوە ترامپ لە خلالی 24 ساعتی لەوانەیە چەند جارێک پەشیمان دەبێتەوە لەسەر قراری بەڵام بڵێ سووریا بە ئاسانی تەسلیمی رووسیا یان بە ئاسانی تەسلیمی ئەو وڵاتانە بکاتون وەکو سووریا یاخود وەکو ئێران ئەوە شتێکی زۆر یعنی دوورە لە ڕاستی هەرچەندە ئەگەر وابکە شکستێکی زۆر گەورە لە منتیقە دێنێتن ئەمریکا ناوێ بەڕاستی پێگەی خۆی لە منتیقەوە بە ئاسانی بربدا و دەست بەداری بێت ئەی سەبارەت کشانەوەکان ئەمن بە کشانەوەیکی کاتی دەزانم هەرچەند بەڵێ ینی بۆچی کشانەوە کە کاتێ چکە ئێستا و ناوچانەی کە ناوچە ئارامەکەن کە 32 کیلۆمەتر قوڵایی لە تاوایە و ناوچەنە کشانوەتەوە تەنە لە چەند کێڵگەیەکی نەوتی پارێزگای دێرە زوور لەوێ ماون و لە بنکێکی سەربازی تنێوی لە سێگۆشەی سنووری عێراق و ئوردون و سووریا ماوە بڵێ ئەوەی کە هەسەدە کردی قرارێکی زۆر عقلانی کرد لە خلالی ئەو چەند درۆژەی بە تایبەتی ئەو 120 ساعتی کە بۆی دانرا زۆر بەڕێک و پێکانە پابند بوو بەو ڕێکەتنی نێوان تورکیا ئەمریکا ئەویش خۆت دەزانی لە بەخاتی تورکیا نەبوو زیاتر لەوەی کە پابندبی بە با بڵێن نێودەوڵەتی بڵێ ئەوە ئێمەینە پابند بە ئیشەکانەوە هەرچەندە ئەگەر بێت و پابندیش نەبا خۆ گوزەرەی زۆر زۆری دەکرد هەروەکەوە دیتمان بە چاوی خۆمان ئەوەی تورکیا لە خلالی ئەو 5 ڕۆژەش کە پابند نەبوو بە وەستانی شەڕ بەو ئاشتێکە لە نێوان کورد و تورکەکاندا کرایە بە هەموو شێوەیەک دووبارە بە گەورەترین چەک بە فڕۆکەکان هیچ درێغی نەکردووە بەڵام ئەوەی کە با بڵێن هەسەدە و یاخود ڕۆژ ئاوا کردی کوردانی ڕۆژ ئاوا کردیان ئیشێکی زۆر باشیان کردو ئەو منتیقی ئەگەر بەردەستیان بێتن بە قرارێکی زۆر ئاسانی بەیانی لەخەو هەڵاسین لەوانەیە ترامپ قرارش کە بکاتون تورکیا بەرەو سەحەبکردنەوە باتەوە بەڵام ئەوەی کە مهمە کاکە حچیم ئەوڕۆ تقریبا نێزیک 100 ساڵ بەسەر پەیمانی لۆزاندا تێدەپەڕی ئەو منتیقەیە کە تەوزیع کرا کە کورد بوویتە 4 پارچە عەرەب بوویتە 20 پارچە عەرەبیش گلیانێ لە پەیمانی لۆزان ئەوانی زۆریان کرد تورکیا دەڵێ ئەو خاکە هی ئێمە بووە ئێمە کاتی خۆی لە سەری دانیشتە جێبووینەوە تەبعاً کە بە زۆری نەک ئیوان بووە بەڵام هاتوونە ئێستا پارچە پارچەکە دایانەوێت دووبارە بە حسابی خۆی ئۆردوگان وەکو تەجروبەکە و ئەزمونونەکەی سەدام حوسێن خۆی هاوێشتۆتە بەر بەڕاستی تاقیکردنەوەی یەکجار سەخت من متأکیدم هاتنەکەشی هاتنە دەرەوەی لێ ئاسان نییە هەروەکو سەدام حوسێنشمان دیت لە ساڵی 1970 چیمیابارانی کرد و بەڕاستی جەرائیمی دەوریشی کرد کە ئەوڕۆ ئەوەی تورکیا دەکا دەتوانم بڵێم بە دووقاتی ئەوەی سەدام حوسێنی کردێ بەرەوەی ئەو چەکە فسفۆرە کە بەڕاستی چەکەکی عەسڵیە هەموو دەزانێت لە چێوە هاتیە بەرامبەر بەگەلی کورد و دەیەوێت جینۆساید و خڕکردنی و کورد بیکاتن ئەمە شتە بە ئاسانی لەبەر دەرناچێتن و من بەش بە حاڵی خۆم ئەوەی کە دەبینم تورکیا دەکەوتە بەر فاقێکی دەکەوتە بەر تەڵەیەکی زۆر گەورە بەڵام نازانێتن ئەو شەڕەشی بۆ کرد تورکیا شەڕەکەی لە دەرەوەی ناو تورکیا کرد ئەگە ئەو شەڕە لە ناوەوەی تورکیا بکرابە ئەمن متأکیدم پێی نەدەکرا بەڵام ئێستا لەلایەنێک معارەزەی پێ با بڵێن تۆزێک کب کردەوە لەلایەکی هەموو چەپڵە بۆ لێدەن کە خڕکردنی کورد هەموو موافقن کێشیان نییە بە جەهاپە و مەهەپە و هەموو معارەزەکانی تر بەڵام حتا سەربازەکانیشان چەپڵە لێدەن چەناتەن معارەزی زۆر کەم نەبێتن کە ویژدانیان ئەوڕۆ ئاسوودەنیا ئەگەنا ئەو جێشا کاکە بە ناوی سوپای مەحەمەد و بە ناوی سوورەتی فەتح دێ کورد قڕان دەکاتن و بە هەموو شێوەیەکی دێتێ هەروەها ئاسی نێودەوڵەتیش تا ئێستاکە بە شێوەیەکی فەرمیانە نهاتنە سەرخەتەنانە تەنان عاتفیانە تەماشای سەیری مۆزوعەکان دەکەن من وای دەبینم ئەمریکا کە لەو منتیقەیە هەروەک هەر کاتێکی بگەێت بە چەند دقەیەک دەتوانین بگەڕێتەوە سپاس دەکەم دکتۆر دەگەرم وڵای بەرز دواتر کاک حاجی سەبارەت بەوەی کە نەوتی خۆراوی کوردستان یعنی ئەمڕۆژ ترامپێکی لەوە کردبەوە کە
هێزیان دەمێنێتەوە لەو ناوچە نەوتیانە و پێشتریش باسی لەو بکەنەوەتەکە لە ژێر کۆنتترۆلی خۆیاندا باش ئەگەر سوودمەندن لە نەوتی ڕۆژاوی کوردستان بۆچی دەکشێنەوە یعنی زۆر کەس کشنەوەی هێزی ئەمریکا بە تەکتیکی وەسف دکی یادا بە موقت وەسف دکی من پێوان نییە گو مرۆڤ یعنی بە وەسفێکی وها دقیق بتوانبێ وا شکلی وەسف بکەی بەلکو چارەنووسی ملەتکی پێواگریدایە یعنی ئەمریکا کاتی لە ڕۆژاوای کوردستان بوو وەکو هەر کەس زانێت لە پێناوی شەڕی داعش لە ڕۆژاوای کوردستان بوو و هەدەفی ئەمریکا وەکو سەرەکی هاوکاریە هێزە سووریا داموقراتیک بوو ji bo navbirina Daeş bû. Elbet masalihê wî heye, bercewendî wî li nav mantiqê heye bi taybetî wekû êwa zanin wiha jî Amerîka her li manatiqê got tîda newt manatiq Dêrezor, Şeddadê got seda hefte wekû raportê jî daye nîşandan petrolê Sûriyê li wî derê bicê dibe. Bû wê jî yani ev kişanawa ne tektikî Amerîka min beş halî xom bercewendî xwe bi tevayî wekû tê diyarkirin bi kar hanî yani tara deyekî twaniyan bêjin masalihê xwe di mantiqê de bercest bike û ta îstej ew kelgeyî newt bi destî Amerîka'da taban sûdmend e ta îstejî sûdmend e yani law newta bin çewderî Amerîka bazirganî ya da firoştin dibin çewderî ewan de ye û berdewam e serke li manatiqê dîke hemû hêzî Amerîka paşkêş kir belam li mantiqî petrol li newt îsta hêzî wî li wir bicî bûye wekû min got li Dêrezor li Şeddadê li em newçana li Rûmêlan teban bîguman hêzî wan ta îsta li wirê bicî bûye فأما نشانی اوایه گو امریکا هرچندی است سودمنده هاول ده زیاتر سودمند به لام هبونی پترول او منطقنا گوتی خدمتی خو سروک امریکا زمانی وی دیاره پیوندی وی دیارن لسر اساسی بازرگانی yani پیوندی امریکا هل گل ولاتان نلسر اساسی کی پیوندی ولات و ولات کی دیکی پیوندی بازرگانی نه پیوندی تجاری نه ما برجواندی مادی امریکا لکوبه آماده الودری بیجن امریکا الودری آماده گو زیاتر هزی خوجی بکی وکو ونزانه مثلا سعودی عربستان برجواندی امریکا زور الوری فراوانه دیاره 3000 سربازی امریکی روانه سعودی عربستان دیگه بو برجواندی خو لور به پاریزی داینی کات مثلا تا ایستا هیچ کرد لدیجی برجواندی امریکا تب نگریه یا da hiç zararmendی کردال همبر امریکا چه نبویه لایریشن یازده سپتامبر همبر امریکا بدهان کس سعودی نافده بون او چالاکین همبر امریکا بکار هانین برانبری جبرگو برجواندی خوی مادی یا da ekonomi پیش هموت işte ama 3000 سرباز دنرگو برانبری ایرانی و کو ادعا دیگه به پاریزی بلام کرد او هندی دوستی کی نزیک و مطمئنی امریکا بو به زوتریکات هزی خلوداری کشان و تسلیمی ترکیه کرد ترکیه به هزی کی فراوان کرد او منطقه باش بس وقت استدلتنا لروجاوی کوردستان يعني لو ناوتنا مانوتو كنوتي اي باسي بنكي سربازي تنفه لسرسنوري بلاين اردن وعراق وسوريا با امرو ترامب باسي لو كدو كلبر لسداوكاري اسرائيل واردن لو منطقه دمنو بيجومان هو حقيقته يعني اما بحثي او مناطق كردي دي كنيستا يعني الور اكيد ماين او بنكلا دروي طبعا تنف دول لحدود كردستان او مناطق يوم است بحث دي كن او نار ميلان وشدادي همو نزيك يكترن هر واحد ديرزورجي
زۆر لە مەڵاتقی کوردستان دوور نین نها لۆ دەرێ ئەو ئەمریکا ئێستاژی بیجی بووە مرۆڤکانەوەژی بێژی یانی ئەف تەفگەری یەدا لڤ ئەمریکا ئەم داوی ڕۆژاوای کوردستان یەک تشتێکە بوو مزداقیەتە خەوندا کرد یعنی مەسەلەن چی هێشتە بوو کاتی هێزی ئەمریکا لە قامشت و بەروە سێمالکە یا بەروە هەرێمی کوردستان خەڵک بەرد ینی بەردبارین کرد سێر پەیامێکی بۆ ئەمریکا غەدری لە کورد کرد پەیامێکی گو بڕاستی خەڵکی ڕۆژئاوای کوردستان بگشتی لە بەرەمبەری ئەم هەلوێستی ئەمریکا ئەو بیوافایی ئەمریکا لە هەمبەر خەڵکی ڕۆژئاوای کوردستانێ هەلوێستی خادان نیشاندان گو بڕاستی ئەمریکا بگشتی مزداقیەخە هەرچەندی ئەیمە ئەلێن ترامپ ئەم بریاردا بەڵام ترامپجی سەرۆکی ئەمریکایی تەمسیلە ئەمریکا بگشتی دیکێ ئەمە تێوێ واتێ گو خەڵکی ڕۆژاوای کوردستان متمانەی وی بە ئەمریکا و سیاسەتی ئەمریکا لە کوردستانیش لە سنووری هەولێر ئەم بەردبارانە هەبوو بەڵام چەند گەنجێک ئەوانەی کە بەردباران دەستگیر کراون یعنی ئێستا من یعنی ئەمە ئەو هەلوێستی ئەم گەنجانە بڕاستی جی ڕێز و احترامە بەلکو پێ دوایانە دەبووە دەستگیر بکرێن ئەکید بیگومان ینی بووی چی مەسەلەن ئەمە وەکو دەستەکدایینە بۆ هەلوێستی ڕۆژئاوای کوردستان یعنی ئەمە وەکو دبیژین تەعاتوفێکە تەضامونێکە لەگەل ئەو هەلوێستی خەڵکی ڕۆژئاوای سپاس دەکەم دکتۆر بەیان سەبارەت بە مەسەلەی بەربارانکردنی هێزەکانی ئەمریکا چ لە ڕۆژاوە چ لە نەتەناوچەیەکی هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێ لەبارەی مەسەلەی کورد و ئەمریکا یاخود دوای کشانەوەی ئەمریکا لە مەسەلەن لە ڕۆژاوای کوردستان هەرێمی کوردستان پێ دوایە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی دەبێ چۆن مەسەلەن لە ئەمریکا تێبکەین ئێمە دەبێ ئەو حەقیقەتە بزانین کە ئەوڕۆ بە یەکگرتووی هەموو پارچەکانی کوردستان بەڕاستی کاریگەرێکی زۆر دەکەێتن ئەوڕۆ تاکە ڕێگایکیش بۆ ئەوی هەر چوار پارتی کوردستان یاخود خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی پشت و پەنای یەک بن حتمما تەسیرێک و کاریگەرێکی لەسەر ئەمریکاش دەبێتن بەڵام بۆ مانایە نییە ئەمە شێوەیەکی عاتیفانە ئەگەر دووبەر لە دەبابەتی بگرین هیچ تەسیرێکی ناکاتن بەڵکو هەلوێستەکە هەلوێستێکی عاتیفانەیە ئەوە یەک بەڵام کاریگەری لەسەر ڕای ئەمریکی و شەقامی ئەمریکی نابێت لە ڕاگانی ئەمریکیش کاردانەوەی بە دوای خۆی دایەنە خۆی کاک حەچیم خۆی شەقامی ئەمریکی بەرقەراری سوڵتەی هەموو ئەمریکایە کە ئەمڕۆ با بڵێن دۆناڵد ترامپ هەر شتێک دەکاتن بەڕاستی تعبیر نە لە شعبی ئەمریکی دەکات نە تعبیر لە کۆماریەکان و حتا دیموکراتیکانش ناکاتن ڕاستە قاید قواتی مسلحەیە قەراری نهایی لەدەست ئەوە بەڵام ئەمڕۆ تەماشا دەکەی بەڕاستی خەڵکێکی زۆر بە شەقام سەرەن هەر ساڵی 2011 بەرەو سەر کاتێک کە شەڕی داعش جوولا بەڕاستی شەقامی ئەمریکی وای لە ئیدارەی ئەمریکی کرد کە پشتەوایی ڕۆژ ئاوا بگرنەوە کەچی ئێستا من ئەوەیش بە تەکتیکەکی زۆر ینی کاتی گومای دەزانام بۆیە ئەو عاتفەیە کە ئێستامە باسی دەکەین بەیانی ئەگەر ترامپ ئەو جارە هەڵوێستێکی دیکەی هەبێتن بۆ ئەوی قڕکردنی کوڕ ڕاگرێ یاخود سزایکی ئابری تون لەسەر تورکیا دابنێ دووبارە ئێمە هەڵوێستەکانمان دەگەڕین دەسوڕێنەوە دەن وڵا ئەمریکا کەسێکی باشیان ئەمریکا خەونج باشە ئەمڕۆ ئەمریکا بۆ لە دەستدانی چەند هەزار کەسێک جێلێ نییە بەرژەوەندی خۆی دەپارێزێت باشە بەس بۆچی بەڕێزت پێ دوایە ئەمە تاکتیکە ینی خۆتان دەزانین ئێستا لە ڕۆژاوای کوردستان سەرەکانی مەسەلەن دوای کشانەوەی هێزەکانی سووریای دموکرات وە گرێسپی ئێستا لەژێر کۆنتترۆڵی تورکیا و مەسەلەن ئەو هێزە چەکدارندەیە کە بەسەر بە تورکیا زیاتر لە 300,000 کەس مەسەلەن ئاوارە بوون خەڵکێکی زۆری مەدەنی و شەروان بوونەتە قوربانی ینی بۆچی پێ دوام ئەمە تاکتیکە ئەم کشانەوەیە کاک حەچیم هەر وەکو تازە ئێشارمدار هەر ئیمڕۆ لە فۆکس نیوز دووبارە ترامپ دەڵێ ئێمە هێزی ئاسمانی دەپارێزین ئێمە بەڕاستی ئەو چرگە نەوتیانەی کە بەرژەوەندی خۆمان تێدایە هەروەکو تازە بەڕێشتان باسان کرد کە ئیسرائیل و ئوردن ئەوڕە بەڕاستی خطورەتێکی زۆری ئەگەبێت و هێزەکانی سووریا و ئێران و حتا تورکیاش بێتن لەوانەیە تەسیرێکی ئەوەی ئەهابی لەسەر مەسەلەی ئیسرائیل بۆ ئیسرائیلش هێتا سەرخەت و ترامپ زۆر بە ئاشکات زیاد لە هەموو سەرۆکەکانی ویلایەتەکانی یەکگرتووی ئەمریکا بە ئاشکات دان بە ئیسرائیل دەنێت و
حتى مثلا قدشی بە پایتەختی ئیسرائیل لە قەڵەمدا زۆر بە بوێرانە جگەل لە هەموو سەرۆکەچی دنیا ئەمریکا کەس نەبوو بۆ جورئەتە بێتەوە کەواتە بزانی بەرژەوەندی ئیسرائیل لە خەتەردایە لە ترسناکتر لە حالەتێکی زۆر ترسناکدایە یعنی هیچ بە دووری مەزانە لە خیلالی ماوەی کەم لە چەند دەتوانم بڵێم لە چەند خولەچێکدا هەلوێستەکانی بگۆڕێ بۆ ئەمڕۆ گۆڕانکاریەکە بەوەی داهاتوە ئەگەر هێزەکانی ئەمریکا بێنە ناو هەولێریش جێگیریش بنێرە ناگاتە 24 ساعتکە کاتێک کە بەرژەوەندەکانیان لێدەدە بۆیە ئاسان نییە من دووبارەی دەکەمەوە دەڵێم ئەوە تەڵەیەکی گەورەیە بۆ تورکیا بەنەزانی و بە گەمژەیی خۆی هاوێستە ناو ئەو شەڕە خۆی لە ڕووی جیهانەوە زۆر ناشرین کرد هەڵوێستی نێودەوڵەتی دروست کرد و بڕۆ دەتوانانی کتابەکەی نیو ئۆردەر ئەوەی هەری کشتجەر بخوێنیەوە کە لە ساڵی 2015 هەر لەو کاتیرا باسی ئەوەی دەکاتن بە خۆشبەختانەوە باسی دروستبوونی کیانێکی کوردی دەکاتەوە لە ڕۆژ ئاوای کوردستانەوە بەزمانەوەی نییە ئەتوو ئەمریکا زۆر بە ئاسانی ئەو هەموو ئەوەیدا کە ئەمڕۆ بەخۆی لە یەک لە مقابلەکان دەڵێ ئێمە تا ئێستا کە لیزیگراهامەوە دەرێ ببوورە ترەم بۆ ناڵێ دەڵێ ئێمە یەک کەسمان نەکوژایە لە منتیخە کوردیەکان هیچ زەرێنێکمان نەداوە جگرەوەی 11,000 سەربازیان بە کوژداوە شەڕەشی زۆر گەوریان لە بەدیلی ئێمە کردووە ئێمە دەستبەرداری ئەوانە نابین بەڵام کە تۆ دێ ئەو ڕۆسێری دەکەی سیاسەتی ئەمڕۆ سیاسەتێکی بەرژەوەند خوازە لای ترامپ و لای سیاسەتی بزنسمان و لای سەرمایه‌داری بەڵام زۆر مهم نییە ئەگەر هەزارێک بکوژێن سیاست بەڵێبەت پێ وانە ئەنی جۆرێک قسەی کۆنگرێزمانەکان هەتا بەلینزی گرامی ژین جۆرێک ناڕاستی تەیە چووکە دەمێکە باسی وەستانی شەڕ و سەپاندنی سزا بەسەر تورکیادا دەکەن بەڵام ئێستا ئێمە نەمانبینی کارێکی فعلی بکەن بۆ نمونە لە کۆنگرێسی ئەمریکا تەنها قسەکردن نەبێت خۆی ئەوانە کاک حاکم ئەوە بە چەند سعاتێک ناکرێت بە چەند ڕۆژێک ناکرێت لەوانەیە ئەو حالەتانە ئەو پێداویستیان کە حتا معارەزە هەبێت لە ناو کۆنگرێس بەڕاستی ماوەی 35 ڕۆژی دەوێتن بۆی بێ قەرارێک لەسەر بدێتن کۆبوونەوەی مەجلیس شیوخی لە سعاتێک نابێتن بۆ خاتی مثلا حالەتەکی ئیستڕاری هەبێتن ئەوانە شۆکو پێم گوتنەوە باشکە بە چەکی فۆسفۆری بە ناهەموارترین سوک بە دڕندەترین چەکی نامرۆڤایەتی وا لە کوور دەداتن یعنی ئەو شتانە تۆزێک ئەوە ناکرێت هەروەکو ساڵی 1970 خۆ بە چاوی خۆمان بین ئێمە و کاتێکە لە شاخیش بووین بە چەکی چیمیایی لێ دەداتن و مجتەمەعی دەوری تەنانەت هاتو هاوەریان کرد بەڵام دوای خۆشتان بە چاوی خۆتان دیتان کە مەسەن سەدام حوسێن کەتە چمە ئەزاقەیەک کە چ ئەوەشتر ئەوەی کە ئێستا تورکیا دەیکاتن ئەمن ئەوەی وەکو ڕێی شخصی خۆم کاک حاچیم زۆر زۆر بدەنم پیرانەکەی بە هەموو تەنازولێک بۆ ئەمریکا فقط ئەوەیتی شەڕەکە لە دەرەوەی تورکیا بکاتون لە دوا کۆتاییش باکوور حەز بکاتن کەواتە بە سێ پارچەکانی یەک با بڵێن سوودیا یاخود با بڵێن ڕۆژ ئاوا و باشوور و ڕۆژهەڵات کە زۆر جاری ئەترا بۆ دەکات لە ئێمە یەک پارچەی ئەو وڵاتانەمان دەوێتن ئەو دەوێتن کوردەکان مەسەن باشووری ئێمە بەرامبەر بە تورکیا باوەڕتەبی بەس ئەو ڕێڕۆیشتەیە کە دەبابەکان بێنە کوردستان و یەک تەقەشی لە ناکێتن وەکو ڕۆژ ئاوانەیە کە مقاومەتی جیان تێدابێتن یعنی ئەو خطورەتەیە لەسەر باشووری کوردستان هەیە بە هیچ شێوێکی لەسەر ڕۆژ ئاواژ نییە ئەوە خاڵی دووەمیشان ئەگەر ئێمە سەیری ئەوەی بکەن ئەو دەوێت ڕۆژهەڵاتیش بگیری هەدەفی تورکیا لەو مۆزعی بە هەموو جۆرە تەناسولێک فقط قەندیل و دابڕانی کوردستانە و ئاخیر منتیقەی داعش دروست بکاتن لە ناوچەی قەندیل و بۆی کورد بەتەواوی قڕ بکاتن بەڵام ئەو پیلانە وەچی عرب گوتین من سابع المستحیلات دوی بسە سەرێ و ئەوە دەستبینی ڕۆژگارمان لە پێشە من بەو پەڕی گەشتبینیەوە دەبینم لە ماوەی زۆر کورتیشدا ئەگەر شەڕەکە لە چەند ڕۆژ کەس دەست پێ بکاتەوە نەتیجەکان زۆر بە ئیجابی دەگەڕێتەوە بۆ لای سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک حاجی بگەرم وڵای بەڕێز سەوارت بە ئەوەی کە بەرپرسانی تورکیا باز لەوە دەکەن کە ئەو ئاگربەسی کە ڕایانگەاند بوو بۆ ماوەی 5 ڕۆژ ئینی سپەی شەو سەعات کۆتایی پێدێت کە 32 کیلۆمەتر کورد نەکشێتەوە. ئێستا کورتەنە لە چەند ناوچە کشاوەتەوە پێ دوای دووبارە شەڕەکە دەست پێ دەکاتەوە. ئەو ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا چێتە بواری جێبەجێکردنەوە؟ یعنی وەکو لێدوانن ئەمریکا هەنگاوی یەکەم ئەمە بوو لە گەری سپی تا سەرێکانی بدرێژی تقریبان 120 کیلومتر و قوڵایی 30 کیلومتر. ئێستا هێزن سووریای داموکراتیک یەپەگە هێزن یەکتیا پاراستناژن تی نەمەوە کشان تەنە لە سەرەکانی و گرێسپی کشان لە گرێسپی تا سەرەکانی ناوچێک گەورە ناوچانە ینی 120 کیلومتر مگوت تقریبا بقولی 30 کیلومتر طبعا گەورەنە. نامەسمە و دوو ناوچەی بچووکن لەسەر سنوور گەورەنە گرێسپی و سەرەکانی وەکو منطقانە. ئەوەی دیکە ئەم بین من بج هێزن ڕژیمی سوورێتیدا جیبجی بوویل گەل هێزن رووسیا هەروەها لە تلتەمر هێزن ڕژیمێتی دەبجی بوونە لەگەل رووسیا و هێزێکی رووسیجی ئێستا لە قامشلو بوو. بۆچی لە هاتوونەتەوێ ئەوەش بۆ هەمەهانگی لەگەل هێزن سووریە دەموکراتیک ئەمڕۆ لێدوانێکی فەرماندەی هێزی سووری دەموکراتیک هەبوو گوت لەگەل حکوومەتی سووریا و رووسیا گشتنە لە هەفکردنێک یا هەفگشتنێک دروست بووی تێگەشتێک چێ بوو ji بۆی ئەو ماناتقا نظامی سووریا بپارێز یانێ ئەو ماناتقی و دەربەی ژەمی سووریا جگە لە من بچ لە کۆبانێ لە تلتەمر هاتوو بۆ قامشلو ناوچەکانی تریش هەر هێزی خۆل قامشلو هەبوو لە مورەبای ئەمنی و لە ماتاری قامشلو هەر پێشتر هێزی سووریا لە دەرێ بجی ببوو یانێ و بوونی ڕێژیمی سووری لە ئەو منتیقانە هەیە پێشتر ئێستاژی وەکو من ئەگادارم و بەیانی هێنە هێزی سووریا تێ ئەو ناوچانە بجی دەبێت لە ناو قامشلو ناو قامشلو بجی دەبێت. باش بەس بۆچی ینی شەڕی ڕانەگرت هاتنی هێزەکانی سووریا یعنی ئەو توانیان نییە بۆ نەچونە سەر سنوورەکان هەر ئەتیفاقی نابەری هەسەدێ و سووریا و رووسیا هێزن نظامی سووری لەسەر حدود بجی دەبێت دەربای منطقی گەری سەرسەری بۆچی نیان توانی بچن بۆ منتقانە ینی بۆچی نەتوانرا بچن بۆ گرێسپی و سەرەکانی ئێستا تورکیا مەسەڵەن هێزە چەکدارەکانی سەرکیا دەستیان بەسەرداگرتووە. ئەمریکا بە هەڵگەل تورکیا ڕێککەوتە بوو یانێ ئێمەش بیر ناکەن دوو ئیتیفاقیانە دوو ڕێککەوتنانە ڕێککەوتنێک نابەری تورکیا و ئەمریکادا هەیە و جیگەری سەرروکی ئەمریکا پێنج ئەم داڕاگەاندن بوو وی بەڵاوبوون بەهێزی تورکیا لە گەری سپی تا سەرێکانیە بێ ئەمە ئالیکی دیکە
اتفاقێک یا دا ڕێککەوتنێک نابەری یادا لە هەفگشتنێک نابەری هێزن سووریا دموکراتیک و رووسیا و سووریا هەیە بۆ هێزی ڕەجیمی سووریا لە ئەو ناوچەی دیکە بەلاو ببن لە منبج لە ڕقا لە تەبقا لە کۆبانێ ئێستا چونەتە ناوچە سنووریەکان بۆ نمونە لە کۆبانێ چونەتە لە ناو کۆبانێ لە قامیشلۆ لە دێرک و تەلتەمر لە تەلتەمر هەیە هێزن سووریا لە کۆبانی بجیبجی بووە لە تەبقا هەنێک هێزیوان جیبجی بووە و لە منبج هێزیوان جیجی بووە باش ئەوها یعنی ئەو مەناتقی حدودی بەس ئەوەی کە ئێستا بەرپرسانی تورکیا بانگەشەی بۆ دەکەن کورد ئەگەر بە هێزە کوردیەکان هێزەکانی سووریا دموکرات بە قوڵایی 32 کیلۆمەتر بکشێنەوە یعنی هەموو خاکی کوردستان ڕۆژاوی کوردستان دەگرێتەوە ئەگەر ئەمە ناوچەی ئیدارەی کوردیش لە ناو دەچێت یعنی ئەو تورکیا خەریکی ئەوەیە تورکیا هەموو ئەوە زبوونە تێک بدە یعنی ئەگە بە قوڵایی 30 کیلۆمەتر وەکو تورکیا بەحسەکەی ژمن بژ تا عیندیوەر ئەو کاتە تشکی بناوی ڕۆژاوای کوردستان نامینێ هەموو تێک دچی ئێمە ئەبێ براسی قورسامە جێبەجێ بکرێ زەحمەتە بەیانی 22 مانگە هەفدیتنێکی بوتین و ئەردوغان هەیە ئەساس دووەردا وێ هەنێک خاڵ زیاتر زەلال ببن یعنی وی زیاتر وردەکاری ئەو ڕێککەوتنی تورکیا و ئەمریکا یادا پێ دوای رووسیا لەگەڵەوە دانیە کە 32 کیلۆمەتر تورکیا بێتە قوڵایی خاکی ڕۆژاوی کوردستان رووسیا ئەوە جگەی قبول نییە رووسیا ئەمە ئەم قبول ناکێ لە دەروەی ئەو منطقەی باش ئێستا تورک داگیر کردووە لە گرسپی تا سەرەکانی من وایە وێجی وێ رووسیا قبول ناکێ هێزی تورکیا لە ئەوە زیاتر بەلاوبوون یادا خاکە ڕژاوای کوردستان داگیر بکێ ئەمە یەکیا دوامین ئەنا یەکتی ئەوروپاژی جمۆجوولێکی یەکتی ئەوروپاژی هەیە بە تایبەتی لە ئەو مەناتقی گرسپی تا سەرەکانی بەحسا هێزێکی ئاشتی پارێز یادا هێزێکی ئەوروپی دوو دەرێدا بجی ببێ یعنی دەورێکی تورکی دووەردا نەمینێ خات تورکیا هێزی تورکیا ئەو منتیقەدا هێزێکی داگیرکەرە هێزێکی نەگو پاراستنە ئەولەهەیە ئەو منتیقەی بیراکس ئەولەهەیە ئەو منتیقە تێکدا یعنی ئەو قەتلی عامی و ئەو کومکوژیەن و ئەو دەردەرکردنی خەلک بکارانی چەکی قەدەغەکراوە چەکی فۆسفۆری کیمیاوی هەموو جۆرەی چەک لە هەمبەر خەلکی ڕۆژاوای کوردستان و هێزی عسکەری بکارانی بۆ وێژی تێ چاوەڕەمکردن و تورکیا دەورێکی خوا دەوێ منتیقی ئەولە نەبێ بەلکو هێزێکی ئەوروپی و دەری بجی سپاس دەکەم دکتۆر بەیاد سەبارەت بە ئەوەی کە کێ ئێستا سوودمەند دەبێت بە دیاریکراوی لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و کێ بۆشایە پڕ دەکاتەوە سەبارەت بۆش کە هەندێک زانیاری باز دەکەن کە مەسەلەن بەهۆی وڵاتێکی ئەقلیمیەوە مەسەلەن ئەمریکانەی توانی هێزەکانی باتە ڕۆژاوای عێراق پارێزگەیان بار و هاتوتە هەرێمی کوردستان مەسلەی نەچوونی هێزەکانی ئەمریکا بۆ مەسەن بۆ عێراق و بۆ هەلایشتر هەروەکو ئیشارەتمان پێدا لە سەرەتاوە ئەوە نییە کە ئەمریکا نەیتوانێت پارێزگاری لەو ناوچانە بکاتەوە و ئەوەی کە سوودمەندیش دەبێتن لەو مۆزوعانە بە دەرەجەیەک تورکیا هیچ سوودمەند نابێت تورکیا جگە لە ماڵوێرانێکی بۆ مستەقبەل و ئایندەیەکی خۆی دروست کرد لەبەری مجتەمەعی دەوری هەموو لێ هاتە وەڵام تورکیا تموحاتێکی تایبەتی خۆیە تورکیا ئێستا دەزانی ڕژێمی سووریا زۆر لە زەعیفیدایە بۆیە مەسەن یەخەی ئەو مەتخەیە گرتووە و ڕژێمی سووریش دوای ئەوەی کە بەڕاستی بێئومێد بوو لەوەی کە ڕۆژە ڕۆژان بەشار ئەسەد بگەڕێتەوە ئێستا بەشار ئەسەدیان بە ئاسانی هێناوە بەڵام ئەوەی یاریەکەی ئەمریکا زیاتر ئەوڕۆ بازاری نێو دەوڵەتیە بازاری جیهانیە گە تۆ سەیری کەی تەمەشارکەی لە دوای حربی عالەمی یەکەمەوە بابلین لە ساڵی 1970ەوە کە ئەو شەڕی لە مابینی بابلین رووسیا و ئەمریکا بووکە وەکو سەرمایهداری وەکو سۆسیالیستی دوای ئەوەی کە شەڕی شۆڕشی بۆڵشەفیک سەری گرت و دوای شەڕی سارد ئەمریکا بەڕاستی زانی لە منتیقا رووسیا بەرە و کۆتایی هاتبوو کە لە ساڵی 1991 دوای ئەوەی کە ئاراستەی رووسیا گۆڕا و بووە پارچە پارچە ئەمریکا ئێستا شەڕی جیهانی سێم دەکات کە سین لە ڕووی ئابوووریەوە کۆنتترۆلەکە خەریکە کۆنتترۆلی هەموو دنیا بکاتەوە بتە بەدیرێکی گەورەی ئەمریکاش بەڕاستی ئەو بوارێکی ئێستا ئەمن بکە باسی دەکە مەسەلە بوارە ئیقتصادەکەیە
کەڕۆ بەڕاستی جیهانی سێم هەروکو ئیشار پێدا شۆڕشی اقتصادا شۆڕشی ئەوەی نیمایە بڵین بەسەردەمی خۆی و شۆڕشی مخابراتی بێتن و بچی کەسانێک کەسی بە وەکو ڕۆژئاوای خۆمان بچی بە کلاشکۆف محاربی ئەو قوتە زۆر بکاتەوە کەواتە ئەوەی کە سوودمەند دەبیتن لەو ناوە احتیمالە کەس نییە سوودمەند بی لە شەر دائما نەتیجەی شەر هەموو دۆڕاویە ئەوەی کە ئەمریکاش دەیکا ئەمریکا هەموو هەدەفی ئەوەیە تاکە کەسێکی نەکوژێ سەربازێکی تێدا لە ناو نەچێتن و خۆش دەزانی ئەوڕۆ بەڕاستی سەروەری جیهانە و خاوەن قەراری عالەمیە و مرکزی قەرارەت لە لای خۆیانەوە دەردەچی بۆیە ئەو یاریکە ئێستا ئەمریکاکەی من بە یاریشی دەبینم و نەتیجەشی لە چەند ماوەیەکی داهاتوو دەبیندرێتەوە لەبەری ئەگە هێزی سووریا بگرێتەوە بەهۆی پاڵپشتی رووسیا دەبێت تورکیا سەحب کاتەوە بەڵام ئەوەی کە تورکیا دەبینێ سەحبیش کاتەوە لە ئایندا خەڵکە وەکو داعش و جەبهەتی نوسرە لێندرە بەکاردێنی بۆ ئەوەی دووبارە تمحاتە بەرفراوانەکەی خۆی لە ناوچەکە زیاتر بکاتەوە ئەوەی کە تورکیا دەیوێت ئەوەی کە خەونی پێوە دەبینێ زۆر لە واقع دوورە بەڕاستی دەبێت باشووری کوردستانش داگیر بکە بەرەو لای قەندیلیش بڕاتن کوردستان بە تەواوی ینی لە خەریتەش نهێری ئەگە بۆی بکرێتن بەڵام ئایا تا چەند ئەمە قبول دەکێتن و پێشم وایە کورد ئێستا لەو زروفی ئێستا هەستی بەوەی کردووە کە بەڕاستی ترسناچی و خەتەرناچی لەسەرا خۆتۆ عیلاجیشت هەیە ئێستا لەو بازاری ئەگە تەمەشا بکەی مەسن ئەوڕۆ خەڵک بەڕاستی هەست بەوە دەکاتن وەکو هۆشیاری خۆی کە کاڵای تورکی ناکرێ کە بایکۆتی هەندێک شت دەکاتەوە ئەوانش هەنگاوی باشن بەڵام مەبەستم ئەوە نییە بەو کورتە کۆتایی بابەتەکە بێنین ئەوەی کە جێگای ئەوەیە پرسیارەکەی جەنابەت کە چێ سوودمەندە هیچ کەسێک لە شەر سوودمەند نییە غێری ئەمریکا و رووسیا ئەو چەکانەی کە دەیفرۆشن ئەو چەکە کۆنەی کەمایانە بەڵێ باس لە بۆ نمونە باز دەکەن کە ڕژێمی سووریا بۆ نمونە رووسیا ئێران لە دوای کشانە وێزەکانی ئەمریکا لەوێ سوودمەند دەبن پێ دوای سوودمەند نابن ئەگەر ئەمریکا بکشێتەوە بە تاواتی خۆی ئێران بە تاکید سوودمەند نابی لەبەرەوەی ئێران هەموو بەڕاستی ینی پلانەکە بۆ سەر ئێرانە بەڵام سووریا کە بە خۆی بێتەوە خاچی خۆی و یاخود حتا ڕۆژ ئاژەکە ئەو ئیتفاقیە لەگەڵ سووریا بکاتەوە لە ئایندا بۆی پاراستنی یەکێتی سووریا کە مەسن ئەوڕۆ لە زەرریمەیە ئیتفاقەکە بە ناچاری ڕۆژاوە هەڵی بژاردە باشتر لەوەی کە تورکیا بێ قڕکردنی کوردان بکاتەوە خۆمە دەزانین سووریش خراپە تا ئێستاکە هەڵوێستا چی بەڕاستی شایەتی ڕەگەزی و نەژادیان بەرامبەر بە کوردانی سووریا هەیە بەڵام تاوادەک یعنی تۆ دەبێت بەڕاستی لەگەر ئەو وڵاتانە وەکو تەکتیکیش بێ وەکو ماوەیەکی کاتیش بێ تۆ بگەڕێەوە سەر بار و تەبیعەتی نۆرمالی خۆت ئەو ئیتفاقیە لەگە سووریا بکرێ باشترە هەرچەندە کە سووریا سوودمەند دەبێتن بەڕێوە سووریا ئەمەلی نما سووریا هیچ ئومێدەچی نوا کە ڕۆژ ڕۆژگان بگرێتەوە ناو مجتەمەعی دەولی و وەکو بابلێن دەوڵەتێک تەعاملی لەگە بکرێ بەهۆی رووسیاوە کە رووسیا ئەوڕۆ بەخۆزانی زۆر سوودمەند دەبی لەو مۆزوعە بە تایبەتی ئەو نەفتەی کە لەو منتیقانی ئەو بەڕێزە باسی کرد بەڕاستی رووسیاش سووریاش و حتا ئەمریکاش ئەو بەخۆ دەزانین دابشکردنەکە وەکو برایان بەشەکەن بەڵێ بەڵێ سپاس دەکەم کاک حاجی و کارێکی کە چی لە منە لە باشوور کوردستان چ لە ڕۆژاوای کوردستان دوای تاوابوونی شەڕی داعش ئەمریکا مەسەرەن پشتی کوردانی بەردە یاخود ینی لە کاتی ئاشتیدا بوونی هێزی ئەمریکا چ لە ڕۆژاوە و چ لە باشووری کوردستانی سوودێکی ئەگەر لە کاتی بۆ نمونە تنگانە و ناخۆشیدا ینی هەرێمی کوردستان ڕۆژاوی کوردستان نەپارێزن یعنی بە من وایە کورد تۆزێکی غەڵەت کرد ئەمریکا کاری بازرگانی دیکە ئەمە حقیقەت کاری سیاسی ناکی یعنی ئەمریکا و یەکتی ئەوروپا ئەگەر جددی بەنا بۆ پاراستنا کورد دەوڵەتکی وەکو تورکیا لە کاتی ئێریشکردن لەسەر ڕۆژاوای کوردستان ئەمە چەند هەوڵدا گو بدێ وەستاندن ناتوانانی ئەو کاتە بەتایبەتی یەکتی ئەوروپا و ئەنجمانە ئاسایشی نێونەتەوی بووی چ لە بەرگەی هەفت لە میساقی ئەمە متحدی بریارێکی وها نەداستاندن یعنی بە زۆری چەک تورکیا بدە وەستاندن ئەوە پرسیارێکە ئەگەر ڕاستی ناقسەکردن طبعا ئەگەر بڕاستی جددی بەنا وێ بریارێکی دەبن بەرگەی حوت وەستاندنش بووی چۆن عێراق دەبن ئەو بەرگادا سەدام حسێن وەستاندن ئەبێ تورکێژی وەڵەتیمەوەکو کورتچیە بۆ زەرف هاتی گەڕاندن ئەبێ تورک ئەبێ مەسەلەن کورد لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی پێش هەوپەیمانی لەگەل ئەمریکا وژە بکرا گەرانتی مافی خەی سیاسی بکرا گەرانتی مافی سیاسی بکرا گەرانتی مافی سیاسی یعنی ستاتیوکێکی کووردا
لە ڕۆژاوای کوردستان باتە دەست نیشاندان هیچ کێشە نییە بێ فیدرالیزم مەسەن عەرەبجی پێی خۆشنا بۆ ئەزمونێکی وەکو هەرێمی کوردستان دروست بوو یادا ئەم بین تورکێژی پێی خۆشنا بوو ئیرانجی پێ ئەمە ئەو بریارە نێبنەتەوی ئەم کردواقع و ئێستا ئەزمموی هەرێمی کوردستان وە کەمزانن هەیە بۆ وێژی براستی پێویست دەبوو ئێمەژی ئەم تشتا لەسەر یعنی ئێمە نەتەنێ بەکارباتانە ji بۆی پاراستنا ئەمنیەتی یادا ئاسایشی یەکیتی ئەوروپا و ئەمریکا ئەبێ ڕاستن بەرامبەری وێ دەبێت مە گەرانتیای مافی خۆی سیاسی سرنجێ بۆ منە بەردەوام ترام دەڵێ ئێمە پارە و چەکمان بە کوردەکاندا و ئەمڕۆ باسی لەوە کردبوو کە ئەوان بەڵێنیان نەداوەت تا 400 ساڵی تر مەسەلەن کورد بپارێز ئەمریکای یعنی مەسەلەن کاتی سەردانی سعودیە کرد بە ملیارە دلار بر چی گوت ئێمە ئەوانە دەپارێزن ئەوانە مەجبورن باش بدن یعنی ئەمە سیاسەتی ئەمریکا سیاسەتی باجە یعنی ڕاستە هاتنی وان ڕۆژهەڵاتە نابین و شەڕی داعش بەڵام لە بەرەمبەری وێژی ئەبێ مەسەن بوون لە منطقی نەوت نەکشیەوە باش یعنی داخوازە باشێکێ لە سووریا زۆر بە کورتی ینی پێ دوای چارنووسی ڕۆژاوای کوردستان لە ڕووی دارەکەەوە کە لەو ناوچانش کشانەوە دوایەوە چی بەسەردێنی پێ دوای دەمێنێت توانێت بمێنێت یعنی ئێمە بێ زۆر ینی ڕەشبین نەبن ئەبێ گەشبین بژی تەجریبەکی وەکو و تەجریبی ڕۆژاوای کوردستان ممکن نییە بە تەواوی تێک بچێ ممکنە شکلی وێ بێ گۆڕاندن هەنێک گۆڕانکاری دااستی خۆسەریە داموقراتیک چێ ببێ یادا هێزی سووریا داموقراتیک چێ بێ ئەمە بە من وایە وێ ستاتیکی کورد هەر هەبێ لە پێشە ڕۆژێ و هێوی دکن یعنی ئەم پاڵپشتی یەکیتی ئەوروپا و حتا کۆمکارە عەرەبی ئێمە بتوانە بن لە ئەم پاڵپشتە گەرانتێکی سیاسی بۆ مافی نەتەوەی زۆر بە کورسی پاڵپشتێرەی کوردستان وەکو پێویست بووە ئێستا وەکو پێویست نەبوو ئەبێ لە ئەمە زیاتر بێ بەڵام هەلوێستی خەڵکی هەرێمی کوردستان بگشتی سپاس دەکەم جی سەرنج و احترام سپاس دەکەم دکتۆر دەقەیەکیش بۆ بەڕێز کەوتت ئەمە مەترسی لەسەر کوردستان هەیە ئۆپراسیۆنەکەی تورکیا هەرێمی کوردستان دەبێت دوای ئەمە چی بکەوە بۆ مامەڵەکەن لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەمریکاش سپاس دەکەم بە کورتی بێ کاک حەشیم یەک قسەی زۆر باش ناو دوو کەوانە ئیمڕۆ جیهانی سێم سەدەی 21 بەڕاستی ئازادی وەردەگیرێ نەدەسێندرێ ئازادی بەڕێگایەکتر دەبی بکردرێ تۆ لۆبیەکی بەقوت لە ڕووی دیبلۆماسیەوە لە مەرکەزی قەراراتی دنیاە زۆر لێ نزیک نەبێت تا ئێستا کورد بە هیچ شێوێک نەیتوانیا لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی پەیوەندەکانەوە لە ڕووی عیلاقاتەوە جگە لە عیلاقاتی شخصی و ئەو دەسەڵاتی کە بەڕاستی تا ئێستاکەی نەیتوانێت هیچ پەیوەندێکی نێوان وڵاتەکانی بابلین بە شکری عام وڵاتەکانی دنیا ڕاست پێشێتن زۆر زۆر زەعیبوونە من لەو مایە خۆم سەفەرێکی ئەمریکام کرد بەڕاستی لەوێ تێدەگێت تۆ مەرکەزی قەرار لە چۆندەری معادلەکانی کورد لەو ئاسە زۆر زۆر زەعیفە کورد ئەو جارە ئەگە بتوانین ڕیب دیبلۆماسی ئێستا تورکیا بە پارەکەی ئێمە بە پارەی ئەو دەفتەی کە لە ئێمە دەباتن باوەڕی بە مەلاین دۆلار سرف دەکاتن بەس بۆ ئەوی کە شتێک بکاتن بۆ ناوبردی کورد حتا ئێرانیش ئێران ئەوەی نەوەبی ئێستاوا هەیە لەو حاڵەتی بە مەلاین دۆلار جکە بەڵام کورد بەڕاستی دەسەڵاتدارانی کورد و لێ نەزانانی کورد تا ئێستا نەیانتوانیوە بەڕاستی لۆبیەکی باش دروستکەن لە ڕۆژێکی ڕەشی ئەوڕۆ بماتوانی بە فشارێک بخەینە سەر ئیدارەی ئەمریکا بۆی تووشی ئەو ڕۆژیان نەکردبان بەڵام ئەمن زۆر گەشتبینم بۆی ئاوا بە ئاسانی لە ناو ناچێت و ئومێدەک و ئافاقەکی زۆری شێ بۆ هات بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر بەیات عەلی شارەزای کاروباری ئەمریکا لە هەولێرەوە هەروە حاجی ئەفرینی شارەزای کاروباری سووریا لە سەدۆی سەرەکی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ